بنەوی خۆی گەورە میهرەبان لە پرسی ستاندەر لەگەڵتانین پرسی ئەم جارمان تایبەتە بە پرسی ڤاکسین بە تایبەتی لەم دوانە کە ڤاکسین هەتارێمی کوردستان کۆمەڵێک بابەتی گەرم دروست بوون کە ئاخۆ هەریەکە لە جۆرەکانی ڤاکسین جیاوازی پێکرا. ڤاکسین بۆ ئەو لە جیهان دروست بوو کە ڕێژەی مردن کەم کاتەوە و ژیانیش بەردەوام بکە، بەڵام لە هەرێمی کوردستان بە جۆرێکی کە تێڕوانینی بۆ دەکرێت. بۆ ئەو مەبەستە میوانداری زۆر بەڕێز عەباس محەممەد جێگیری سەرۆکی لێژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای هەولێرمان کردووە. بەخێر بێن. سپاس. کاکتۆرە گەر لەوەوە دەست پێ بکەم لەبەرچی ڤاکسین لە هەرێمی کوردستان بەو جۆرە هەرای لێکەتوان لە ڕووی ئیداریەوە گەر تەماشا بکەین بەبێ سەروبەری دابەش دەکرێت. بەناوی خی گەورە میرەبان دەستان خۆش بێ. بابەتەکە بابەتێکی گەرمە پێویستی بەوەیە کە هەڵوەسەیەکی لەسەر بکرێ. دیارە بابەتی ڤاکسین بۆ خۆی لە هەموو سەردەمێکە کە وەکو ڕێگە چارەیەک و چارەسەرێک هاتۆتە بەرهەم لە سەرەتادا یار و نەیاری هەربووە بە حکمی ئەوەی کە بابەتەکان لەسەر هەڵدانی هەموو قەیرانێک قەیرانی ڕۆژانەی کاروباری کۆمەڵایەتی بێ، ئابووری بێ، اقتصادی بێ، سیاسی بێ و فەبگرە کە ئێمە قسە لەسەر بابەتە تەندروستیەکە دەکەین لە ڕووە تەندروستیەک بێ کاتێک ڤایرۆسێک سەر هەڵەداتن کۆمەڵی خەڵکی بەرژەوەندیان دەکەوێتە کار و حەزەکەن ئەم ڤایرۆسە بوونی هەبێ لە دنیادا بە بەردەوام بۆ لەبەرەوەی ڕێژەی فرۆشی ئامێرە پزیشکەکانیان زیاد دەکات، ڕێژەی فرۆشی کەلوپەلە پزیشکی و پێداویستە پزیشکەکانیان زیاد دەکاتن بگرە حەزەکەن بەردەوام بێ و درێژەی هەبێت چونکە لە خلالی ئەم 2 ساڵی ڕابردووە لەگەڵ سەرهەڵدانی کۆڕۆنا ڕێژەیەکی ئێجگار زۆر دەتوانم بڵێن بارتەقای دەیان ساڵی ڕابردوو کەلوپەلی پزیشکی و پێداویستە پزیشکەکان بەرهەم هاتون و بەکار هاتون. ئەمەش لە ڕەبح و قازانجی کۆمپانیا زەبەلاحەکانی دنیادانە. بۆیە دەکرێت زۆر ئاسایی بێتن کاتێکەوە ڤاکسینێک بەرهەم دێ بۆ ئەوی کە جەنابەت ئاماژەت پێکرد بۆ ئەوی ئەمە بتوانین ژیانی مرۆڤی تێدا پارێزراو بکەین وەکو چارەسەرێک بیدۆزینەوە خەڵکانێک ببنە دژی و خەڵکانێک لە بەردەم یا بوەستنەوە. ئەمە دەمویست لەبەر ئەوە ئەم پێشەکی ئاماژە پێ بگەم چونکە دەبێت بەلامانەوە ئاسایی بێت تاچی ئێمەش لە کاتی سەرهەڵدانی یاخود بڵێن لە کاتی هاتنەکایەوە و دابشکردنی ئەم ڤاکسین و پێکوتەیە لە دنیادا وە خۆشبەختانە کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە خەڵک وەری دەگرێتن دەبێت بەلامانەوە ئاسایی بێتن بە دوای کۆمەڵێک هەواڵی بێبنەمای سۆشیال میدیا بکەوێتن کە ئەمە لێکەوتەی خراپی دەکەوێتەوە ئەمە زیانە ئەمە کۆمەڵێک لەمانەیە. بەڵام ئەمانە بۆ دروست دەبن ئەمە پرسیارە جەوهەریەکەیە بەڕاستی ئامادەکاریەکی تەواو بوونی نەبووە لێرە لە هەرێمی کوردستانە ئامادەکاری بۆ خەڵکەکە و بۆ تاک بکرێتن کە هەڵمەتی هۆشیاریشمان نەبوو. بەڵێ بە دڵنیاییەوە هەڵمەتی هۆشیاری نەبوو. ئێستا مەسەڵەن ئێمە هەڵمەتێکی باشی هۆشیاریمانەیە لەوەی کەوە خەڵک خۆ بپارێزێ لە توشبوون بە کۆڕۆنا ڕێنماییەکان جێبەجێ بکە، بەڵام ئەم هەڵمەتە دەتوانم بڵێم زۆر بە کزی و لاوازی یاخود هەر نەیبینی کە هەبوو بێ بە هاوڵاتیان تێبگەێنین کە پێکوتە چییە و بۆچی بەرهەم هاتووە و چێوەری دەگرێت چێوەری ناگرێت لا هێزال خەڵک. ئەگەڵ ئەوە بپرسم ئەولەویەت لە هەرێمی کوردستان لە نەبوو بۆ نمونە لە وڵاتان کارمەندانی تەندروستی پێش هەمووان دەبێت پێکوتەکەیان پێ بدرێ، بەڵام لە هەرێمی کوردستان بەسەر خەڵکی عەوامدا دابەشکرا. بە گوێرەی بەرنامەکە وا بوو سەرەتا ستافی پزیشکی وەری بگرێتن لەبەرەوەی ئەمان لەبەرەی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەدانەوە پاشان هێزەکانی ئەمنی وەری بگرن چونکە ئەمانیش ڕۆڵێکی کەمتریان نییە لە پزیشکان. ئەمان ئەگەر لە پێشەوە بن ئەمان لە دواوە یاخود بڵین ئەمنیەتی شار و تاکەکانیان لە بەردەمدایە. بەڵام ڕێک لە هەرێمی کوردستانە دەتوانم بڵێم بە شێوازێک ڕوویدا ئێمە خۆمان ئێمەمانان لە ئەنجومەنی پارێزگا کە ئێمە لیژنەی تەندروستین من لە لیژنەیە باسی ئەوم کرد خۆی ئەمە لە سەرەتا دەمانتوانی بە پەیوەندی و بە عیلاقات لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی هەر لەگەڵ پزیشکەکانە لەسەر ڕۆژانی یەکەمەوە یگرین، بەڵام ئێمە پابەندی ڕێنماییەکان بووین کەی پزیشک تەواو بوون کەی بڕیاردرا هاوڵاتی وەریگری ئێمە لەگەڵ هاوڵاتیان وەری دەگرین. مەسەلەن ئێمە لە هەفتەی ڕابردوو وەرمانگرت وەکەوەی کە هاوڵاتی وەریگرتووە و چیمان وەرگرت بیرمان لەوە نەکردوێتەوە چ جۆرێک لە بازاڕ هەیە
بیرمان لەوە کردوەوە چ ڤاکسینێک هاتۆتە هەرێمی کوردستان. یعنی ئەم جۆرە نەبوونی ئیدارەدان و نەبوونی هۆشیاریە وای کرد فەوزایەک دروست بکاتن لە سەرەتادا هەم خەڵکێک بە گومانەوە لە بۆ ڤاکسینەکە هەیبووە، هەم لە کاتی ئەوەی کە گەیشتنی وەزباتی بڕاندی جۆرا و جۆر فەوزایەک دروست بێت. فایزەر ئەگەر تەماشای بکەن لە ئەو هەڵای دروستکە تەماشا دەکرێت دەڵێن لە ڕێی واستەکاری تەوزیع دەکرێت لە کاتێکدا ئەسترازێنیکا ئەویش هەمان شت لە 89 وڵات بەکاردێنرێ و ڕێکخراوی تەندروستی جیهانیش سەلامەتیەکەی دڵنیا کردەوە. لەبەرچی فایزەر ئەو هازەقراوە دەگەڕێتەوە لە ئەوەی کە منافەسەی کۆمپانیای بەرهەمهێن و لەگەڵ وڵاتان یان شتی دیکەی لە پشتەوەی لە هەرێمی کوردستان خۆی دەبێت دیسان بگەڕێنەوە سەر بابەتە هۆشیاریەکە. من ئەگەر هۆشیاریم دا تاچی خۆم کە ڤاکسین بریتینیە لە کاڵایەک بازرگانی پێ بکرێت، بریتینیە لە گلۆپێک و لە کامیرەیەک بازرگانێکی چاوچنۆک بیهێنێ و دەستکاری تێدا بکە و مەوادێکی خراپی تێدا بەکاربێنێ و بە گوێرەی کوالیتی تایبەت داوا لە سیم بکە بۆی دروست بکە و هاوردی ئێرە بکە و ڕەبحی تێدا دەستکەوێت. ئەگەر من وام لە هاوڵاتی گەیاند کەەوە ڤاکسین شتێکی نێودەوڵەتیە، ئەو ڤاکسینەی لە سیم دروستکراوە ملیار و نیوێک زیاتر بەکاری هێناوە بەکاری دێنێ هەر ئەو ڤاکسینەیە بۆ من هاتووە. تۆ بڵێ وڵاتێکی زەبەلاحی سین کە منافەسەی دنیا دەکاتن لە پێشکەوتنە ڤاکسینێک وە بەرهەم دێنێتن و تاکەکانی خۆی پێ لە ناو دەبە، ئەمە ژیری ئەمە قبول ناکاتن. هەر ئەو ڤاکسینەی کە لێرە ناردوویەتی بۆ عێراق سپاس بۆ خوا هەرێمی کوردستان پشتی لێ تێدا هەیە وەری گرتووە. من بۆ خۆم ئەو ڕۆژەی کە لەگەڵ خێزانم چوومە کە کارمەندێکی تەندروستیە کە ڤاکسینەکەی وەرگرتێ سینۆفارمای سینی وەرگرتووە، باشە لەگەڵ ئەو قونسڵخانەی سین تاکەکانیان هاتوونە لە ناو نەخۆشخانە وەریان گرتووە بەیەکەوە، ینی تاچی من و تاچی سینی بەیەکەوە وەری گرتووە. ئەم تەوعیە ئەگەر لای هاوڵاتی هەبوو باشە بەلایەوە ینی پێشبڕچێ ناکە وەڵام من ڤایزەرێکی ئەمریکی نەبێت لە خۆم نادەم. کوردێکی داماو چیمان هەیە ئەوەندە بنازین بەوەی کە ئیلا فلانە شوێنم دێ فلانی شوێنی چی سوپاسی خوا بکە کە ئەمە دەست دەکەوێتن. ئەوەی گرنگە لای ئێمە هاوڵاتی دەبێت تێبگاتن چ ساینۆفارمای سینی بێ، چ ڤایزەری ئەمریکی بێ، چ ئەسترازینیکا بێ، هەمووی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ئەپڕوڤ کراوە و ڕێگەی پێدراوە و لەلایەن لیژنەی زانستی تەندروستی وەزارەتی سەحی عێراقی و هەرێمی کوردستانیش هەم دیسان پشڕاست کراوەتەوە، یعنی وەکو بڵێ تەئیدی بابەتەکە سەپۆرتی بابەتەکەیان کردووە کە ئەمە شتێک نییە کە مەسەلەن بەدەستی توجارێکەوە هاتبێت، نا ئەمە شتێکی عالەمیە و نەتەنها 19,500 ڤاکسینێک و پێکوتیەک هاتۆتە شاری هەولێر کاکە بەس لە وڵاتێکی وەکو بریتانیا بە دەیان ملیۆن خەڵک لێی داوە، یعنی ئەوە نییە ئەمە تازە بین بڵین کامەی باشە کامەی باش نییە، بەڵکو بابەتەکە ئێستا لەوەیە. بەڵام یعنی ئێمە هەموو قسەکەمان لەسەر هاوڵاتی نەبێ، بەشێکی گرینگی بابەتە کە پەیوەستی بە حکوومەتە بزات بە وەزارەتی تەندروستی. وەزارەتی تەندروستی دەتوانم بڵێم خودی خۆی بۆتە هۆی ئەوەی کەوا فەوزایەک بەو شێوازە دروست بکاتن، یعنی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕووی داوە مەسەلەن کە ڤایزەر هاتووە کۆمەڵی خەڵکی بەرپرس و ئەندام پەرلەمان و فلان و فیسار بە خۆی و خێزانیەوە ڕۆیشتونە هەوڵی وەرگرتنیان داوە. ئێمە بڕاستی تا من بەر لە هاتن بەر لێرکانە بە دوواداچوونێکی تەواوم کردووە، بەڵام نەگەیشتومە نەتیجەیە کە بە فعلی لە چەند ڕۆژی ڕابردوونە چێ نەوانەی کەوا ڕۆیشتونە بە واسەمیشان وەرگرتووە. پێشتر لۆنمونە کەس ڕووی لاوەی نەدەکرد لەیەوە دەکرات تا ئێستا بۆ نمونە لە وڵاتان کە سەرکردانی بۆ نمونە دیاری نێو دەوڵەتەکە یان دەوڵەت مەداران پێکوتیان وەردەگرت، بەڵام لە هەرێمی کوردستان ئەوە وێنانەمان نەدەدی، بەڵام کە ڤایزەری ئەمریکی گەیشت ئیدی بۆ جۆرە هەموو ڕووی تێکرا بۆ واستەکاری. یعنی هۆکار چییە؟ هەر ئەوەیە کە حکوومەتی هەرێم یان وەزارەتی تەندروستی ناتوانێت بۆ مەهامە گرینگەی هەستی یان تەوعیە و ڕۆشنبیریەکی باش بڵاو کاتەوە هۆشارێکی باش بڵاو کاتەوە یان شتی دیکەی لە پشتە بە کۆی گشتی وەزارەتی تەندروستی بۆ خۆی نەخۆشە، بۆ خۆی ناتەندروستە. باشە کەواتە نەخۆش ناتوان نەخۆش بەدڵنیاییەوە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی لە شێوەی پێویست لە ئاستی پێویستدانیە لە بەرامبەر چارەسەرکردنی کێشەکانە، لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی قەیرانە تەندروستیەکانە هەر بۆ خۆی کێشەی هەیە. ئەم کێشەیەش پەیوەندی بەوەی وەنیە کە ئێمە ستافی ناشارەزا و پزیشک و کارمەند و قووەی عامیلەی تەندروستی خراپمان هەبێ، نا بەدڵنیاییەوە ستافی ئەوەندە لێ هاتوو کارامەمان هەیە مەگەر لە وڵاتانی شەهر و ئەو وێنانە هەبوو بێ. بەڵام ئەم ستافە ئیداریەی کە ئیدارەی تەندروستی دەداتن لە هەرێمی کوردستان و ئەم عەقڵیەتە سیاسی کە ئیدارەی تەندروستی دەدات تو ببینە لە سەردەمی سەرهەڵدانی کۆڕۆنا لەم هەرێمی کوردستانی ئێمە تا ئێستا بە پاساوی
پاراستنی ئەمنیەتی قەومی ڕێگە بە هیچ کەسێک نەدراوە بەحسێک لەسەر کۆڕۆنا بکە. بۆ کۆڕۆنا لە هەرێمی کوردستانە سەرەتادا نیشانەی نەبوو، بۆ کۆڕۆنا لە هەرێمی کوردستانە مردنی کەم بوو، بۆ لە پڕێکا مردن دەستی پێکرد، بۆ لە پڕێکە ئاوا بوو ئاواچ و ئاوا هات، بۆ مەسەلەن بەم شێوازاتەوە بۆ ئەمجارە هاتوتەوە منداڵ لەگرت. یعنی ئەمانە تا ئێستا ڕێگە نەدراوە بەحسێکی لەسەر بکرێتن. ئەی باشە ئەم هەموو زانست و کۆلێژ و ئەم هەموو دەورات و ئەم هەموو پرۆفیسۆر و مامۆستا و بینەوبەردەی کە هەتا تو لەکوێ دەتوانانی تاقەکانی تاقیکەیتەوە و هەلی بدەیتە بەردەست بۆ ئەوی بتوانێت تواناکانی خۆ بەدەرخە. بۆیە بەڕاستی من قسەیەکم هەیە زۆر جار دەیڵێم، بۆیە ئێمە تووشی ئەم فەوزایە بووینە لە ناوناوەندی تەندروستیە. سیاسی و ئیداریەکان قسە لەسەر بابەتە پزیشکی و زانستیەکە دەدەن. غەڵەتە شتێکی غەڵەتە لەسەر شاشەی ئەعلامە دەبینی تەمەشا دەکەی دەڵێ ئەمڕۆ 4 کەس 4 پزیشک بەوەی وەرگرتنی ئەمە یەکێک لەسەر دیێرەکانە با بۆت بخوێنمەوە. کەناڵێکی زۆر معتەبەری عالەمی کە یەکێکە لە کەناڵە دیارەکانی ناو حەز ناکەم لێرە ئاماژەی پێ بکەم. 4 پزیشک لە دوای وەرگرتنی ڤاکسینی کۆڕۆنا تووشی کۆڕۆنا بوون. ئەمە شتێکی نازانستیە لە هیچ شوێنی دنیادا ئەم شتە یعنی شتێک نییە پشتی پێبەستی. یعنی ئەمە خوێندنەوەی خۆی هەیە، تو ناتوانانی لە ئیعلامە بێ ئاماژەی پێ بکەی. خۆی هەر بە خۆی وەرگرتنی ڤاکسینەکە بۆ خۆی توشبوونت دەکاتەوە بە شێوەیەکی ناڕاستە خۆ بە ڤایرۆسەکە. یەکەم ڕۆژت هەموو عرازەکانی کۆڕۆنا لێ بەدەرەکەوێت، بەڵام چەند سەعاتێکی محدود و دیاری کراوە. یعنی ئەمانە بابەتی زانستین پزیشکین پێویستە کەسانی پسپۆڕ قسەی لەسەر بکە. تا ئێستا ئێمە لە پارێزگای هەولێرین لیژنەیەکی تایبەت ژوورێکی عملیاتی تایبەت بە پزیشکانی تایبەت بەم بوارە نییە. هەیە نییە دانەیەک و دوانە نەناو لیژنە ئیداریەکە پێیان دەڵێن چ دەرمانێک بدەینە نەخۆشەکان. ئەمانە ژووری عملیات نین، ئەمانە ژووری ئیدارەدانی ڕۆژانەی کاروبارەکانن. لەمانەی کە پسپۆڕژ نین لە بوارەکە ئەوەی دەیبینی بەرهەمەکەیەتی. ئەوەش گرینگە حەزەکەم ئاماژەی پێ بکەین بە ئەوە لەبیر نەکەین، چکە ئێمە قسەمە لەسەر گلەیەکان کرد. خەڵک بە دڵنیا بێتەوە لەوەی کەوە خۆکوتین شتێکی دەتوانم بڵێم واجبێکە لەسەر هەمومان بۆ ئەوی ئێمە بتوانین عەساوە لەعەلە دەست بەو وەکو بڵین پرەنسیپە وەربگرین، دەست بەو بابەتە وەربگرین وەکو هۆکارێک بۆ خۆپاراستنمان و دوو دڵی نەکەن لەوەی کەوا چ زۆر ڤاکسینێک دێ. هەر زۆر ڤاکسینێک لە بن کە تەندروستیەکانە کە ئێستا هاوڵاتیان دەتوانن بڕۆن وەریگرن، هەر زۆر ڤاکسینێکە لێمە کۆڵەوە ئەم ڤاکسینە هیچ وڵاتێکە لەبەرەوەی هەر ڤاکسینێک هات بێتە وڵاتەکەی ئێمە لە ڕێگەی توزار و بازرگانەوە نات و بازرگانی پێ ناکرێت، بەڵکو شتێکی نێودەوڵەتیە و وەریگرێ بەبێ دوو دڵی. سپاس بۆ ئەمەدە بوون. سپاس باش. بۆ ئومێدەین خەڵک هەموو ڕوو لە بنکەن تەندروستەکان بکە بۆی ڤاکسینەکە وەربگرێ، بۆ هیچ نەبێ خۆمان بپارێزین لەو کۆڕۆنایی کە هەموو جیهانی گرتوتەوە. تا پرسێکی دیکەی ستاندەر سپاردەی خودا بن.